وصل شوي ماشي وجبها خوش انا مليا برام درزيه معنا كاتي كرسي عم تاكل درزيه اشكالي اه والله ايش كرسي عم تاكل درزيه اشكالي حر اول ثانيه زام شيء اوينا وسربا عملنا جامي سوري ده ناوم کامران محەممەد پیرۆلی کوڕی مامۆستا محەممەدی کاکەیم 1970 لە شاری خانەخین لەدایک بوومە هەڵبەتە ئەم پیشەی چاکردن و فرۆشتنی مەکینەی خەیاتی یان دوورمان پیشەی باوکمە من لە باوکمە بۆ ماوەتەوە باوکم لە 1970 ئەم پیشەیە دەستی پێ کردە لە 1970 لە کەلار کلیسیاتەوەی تر لە 1970 لە کەلارە دوکانمان بووە من وەکو خۆم لە تەمەنی 10 ساڵیەوە تقریبان شاگردی لە بەردەست باوکم کردە وەکو وەسای ڕسمی کە دەسم داهاتە وەسایی و ئیشی وەسایم کرد 1992 بووە ئیتر لە ساڵی 92 بوومەتە وەسایەکی ڕسمی بڵێن من بۆتە پیشە مەکینەی خەیاتی لە 1986 ئەم دوکانەمان هەیە لێرە هەڵبەتە لە جێگەی تر بوونیاتی نێرەوە ئیتر ئەو ئەم دوکانە و مەنزەرەی هەروەکو خۆیمان نەگۆڕا هیچ گۆڕانکاریەکمانتیان نەکردا هەڵبەتە هەر لەسەر ئەو دیزاین و نەکۆنەی خۆیمەوە ئیتر سەرقاڵی ئیشی چاکردن و فرۆشتنی مەکینەی خەیاتین هەڵبەتە جۆری ئەمە تەسلیفەکرێ مەکینەی خەیاتی بە جۆری ژنان و پیاوان خۆی فەرقی نییە بەس ئیتر ئەلموهیم ئێمە خەڵک وا تەسنیفیان کردە هەم پیاوان هەم ژنان مەکینەی ژنان کە ئەکاتە جۆری مەسەلا مەکینە ڕەشانەوەکو خۆ تەسویرت کرد مەکینەی پۆپولێ و شێرە و ئەوبوونەیە و مەکینەی تەتریزیشی هەیە مەسەلەن برادەرە 10 نەخشە 20 نەخشە لەگەڵ مەکینەی سناعی کە بە پیاوان مەشهورە ئیتر سناعی ئەشکاڵی هەیە هەڵبەتە ئیشی ئەوانەشەکەین و ئەتوانین چ نەوعی مەکینە هەیە ئەمڕۆ لە وڵاتەی خۆمان ناڵێن 100% دەتوانین چاکیکەین ئێمە چون باوکم یەکەم وەسا بووە لە کەلارە باوکم یەکەم وەسا بووە لە کەلارە 1970 لە کەلار دوکانی دانا وەکو بەناوبانگێکی زۆرمانە ناڵێن 100% 85% گەرمیان 95% کەلار ئەمە ناسێ ئیتر مشتری ئەلبەتە نزیکترین شار بۆ ئێمە کە ئێمە مشتری زۆرمان بێ کفریە سەرقڵایە خانەخینە جەلەولا تقریبان تا ڕادەیەک ئیتر کڵۆجۆیە مەدانە ئەو بەرە تا بناری بەمەوە ساڵی 2008 من فکرەی دەرەوەی وڵات لەبەرەوەی ئیشەکەمان پەرەی پێ بدەین و فراوانی بکەین لە 2009 من یەکەم سەفەرم بۆ وڵاتی چین کرد لەبەر خاترەوەی مەکینەیەک بێرین بۆ خۆمان مەسەلەن دابینیکەین نەوعی مەکینەی گەورەم دروست کرد بە ناوی خۆمەوە هەڵبەتە کامەران ناو کورتکراوەگەی ناوەگەی خۆمم لێدا ئەوش لەسەر فکرەی باوکم بوو ئیتر ناوە کورتکراوەگەی خۆم بەم ناڵی ناوم کامی بوو من ئیتر مارکەگەش هەر لەسەر ناوەگەی خۆم و کردە هەستا ئیسش بەردەوامم و لەسەری ئیشەکەم و دیزایانی تازشمان بۆ هاتە هەڵبەتە جارێ نەگەێتە دەستمان وەکو پیشە بژێوی سەرەکی ژیانمان ئەمەتە بەکوەکە عشق بەڵێ چونکە من خۆم شخصی لە وتم پێت لە 92 من ئەم ئیشاتە مامۆستا محەممەد پیرۆلی لە دایکبووی ساڵی 1950 لە خانەقین مناڵێەوە لە ناو بازار ڕێگەبووین بازار خانەقین هەموو دوکاندارەکان کاسبکارەکان وەکو بەزاز و خەیات و ئەمانە تێکەڵ بوون منیش لەگەڵ خەیاتەکانە هەندێک شتم لە ئیش مەکینەی خەیاتی وەرگرت
ئەمە کەی من سوودم لێ وەرگرت مەسەلێک کوردی هەیە ئێجا ئیش بیزانەوەیکە لە دوای نەکسەگەی اتفاقی جەزائر لە 75 لە ئێران بووین ئەو وەختە ئێمە تازە موچەوهیدمان نەما لە هیچ لایەنێکەوە هەر کەسێ دەستی کردە ئیشکردن من ئەمە تۆزێ مهنەکە و سەرەتایی بازێ ئیشیم لێ ئێزانی دەستمان کردە بەعشەراکردن مەکینە لەگەڵ چەند برادێکە دەستمان کردە بەعشەرای مەکینە و من بەس تەنزیم مەکینەکانم ئەکرد ئەو مەکینە لە ئەچون لە کرماشانە ئەماناوە لەناو ئۆردگای ئەنزڵ لە ئێران ئەمان فرۆشت وردە وردە ئیتر وام لێ هات ئیشەکە بوو بە مەهنە بووم لە کرماشان ماوەیە ئیشم کرد دوای ئەوسا هاتینەوە کەوتینە ناسریە حکوومەت وە زۆرە ملی بردینین بۆ ناسریە لە ناسریێش لە کەوتینە ناحیە فەجر مسەڵح مەکینەی عجایب شتی عجایب بوو لێ چونکە لە تەنها لە ناسریە و لە کووت مسەڵح مەکینەی خەیاتی بوو منیش دەست کردە تەسلیحکردن مەکینەی تر لە ناحیەکانەوە لە ئەملا ئەولا لە دیهاتەکانەوە ئەهات بووم مامۆسایش بووم ئەچوومە بەیانیان ئەچوومە دەوام دوای نیمەڕوان دەستمەکردن مەکینەی چاکردن هەتا ساڵی 1970 هاتمە کەلار ماوەیەکیش لە قەرەداخ بووم هاتمەوە ماوەکو مامۆسای نەقڵ کراوە باوانوت لێرە دوکانم دانا لە دوکانەکان خوارێ خۆش بوو حاجی حوسێن عەباس لەوێ دوکانێکم دانا تقریبا ساڵ هەشتاکان بوو ئیتر فەراری و عەسکەری و دەروەدەری ئەوانەش ماوەیە دای بڕیم ئیجا هاتمەوە بازاڕێگەی مەلا سەعید لەوێ دوکانێکم دانا ئیجا ئەو دوکانە ئیسە کامەران کوڕم دوکان بازار ئەحسان میرزا ڕەحیمە ئەو دوکانمانە گرت ئیتر لە هەموو نەوع مەکینەکان لە تەتریز لە پەپولە لە مەکینەی گەورە ئەویسە مەکینەی گەورە تەتریز هەیە تەنها من لە ئەلکترۆنیەکان ئەم مەکینە ئەلکترۆنی و کۆمپیوتەر و ئەمانە ئیش ناکەم بەڵام ئەو جۆرە مەکینەکان تا ڕادەیە من ناڵێم 100% تا ڕادەیە زۆر باش ئەلحەمدوللا سەرکەوتوانە ئیشم تیا کرد. السلام عليكم واسا شوي ماشي وجبه خوش بەڵام دەرزیە مانە